ئەچینە لای هەواڵێکی دیکەمانەوە ئەم جارەیان باس لە هونەرمەندانە عەبدولجەبارەکەین کە لە دوانێکی تایبەتی بۆ کورسات مەگەزینیاوە و ئاماژەی بۆ کردووە کە باسی لە کارە هونەرەکانی خۆی کردو و باسی لە دوایین کار و پرۆژەی هونەری خۆی کردووە کە بەهۆی گرفتی دارایی و نەبوونی پاڵپشتیەوە بەرهەمەکەی ڕاگرتووە و لەگەڵ ئەوەشا وتوێتی کە شانازیەکات چەندین بەرهەم تۆمار کردو و ئێستاش هەوادار و گوێگری گۆرانیەکانی هەرماون لە بەشێکی تری قسەکانیشا بۆ کورسات مەگەزین دانا عەبدولجەبار ئاماژەی بۆ کردووە کە بە پەراوێز خستنی هونەرمەندان کرد وەک پێویست کار بۆ سەرخستنی کارە هونەرەکانیان ناکرێت. ئەگەر ڕاستگۆ بم پرۆژە زۆرە کاریش زۆرە بەڵام بەداخەوە جاری ڕاوەستاوین بارودۆخەکەوا دەخوازێت بە ئومێدیەوەم کە لە داهاتوو بتوانم دەرفەتێک بێتە پێش و کۆمەڵێک کارم ئامادەیە کۆمەڵێک بەرهەمی جوانم ئامادەیە بەڵام بەداخەوە کارەکان لە ئێستادا ناتوانم بیان بە مناو ستودیۆی کاریان لەسەر بکەم بەڵام بە ئومێدیەوەم کە دەرفەتێک بێتە پێش و بتوانم لە داهاتوودا و کارانەشم تۆمار بکەم و بکەوێتە بەردی و بەرجێ خەڵک ئینشاءالله. بەشێک لە بەرهەمەکانت ساڵانێکی زۆر وتراوە تا ئێستا دەنگدانەوەی هێلێنێ و خەڵک ئەنی تا چەند دڵخۆشی بەشێک لە هونەرمەندانی لاو ئەوانەی کە نوێنە گۆرانیەکانت بەرهەمەکانت دەڵێنەوە بە خۆشت بە پێویستە زانی و جارێشتر نوێیان بکەوە بەشێک لە بەرهەمانێکە خەڵکێکی زۆر یادگاری زۆری لەگەڵ هەیە بەرکەوتەی زۆری هەیە لەگەڵ بەشێک لە بەرهەمەکانت. بەڕاستی سەبارەت بەو گەنجانەی ئێستا کە گۆرانەکانی من و چەندانی وەکو من دەڵێنەوە ئەمە پێمان خۆشە بەڕاستی من خۆشحاڵم کە گەنجەکان ئاورێک لە ڕابردووی خۆیان دەدەنەوە ئاورێک لە ڕابردووی هونەری کوردی دەدەنەوە ئێمە شەرواوین و سەبارەت بە نوێکردنەوەی گۆرانەکان من پێم وانە نوێکردنەوە زۆر بە زەڕور نازانم چکە هەر ئیشێک و کارێک کە کراوە بۆ سەردەمی خۆی بۆ کات و سەردەمە باش بووە بۆیە پێویستمان بەوەیە کە لەگەڵ کات و سەردەم بڕین و لەگەڵ پێشکەوتنەکان بڕین پێم وایە کاری تازە بکەین لەوەی کارە کۆنەکانمان تازە بکەینەوە باشترە.